ئەوە سوکایەتێکی گەورەیە بە خەرچی لەنگەی دەکاتن لە کاتی دەنگدانی ژۆچی دێنە هەولێر دەرێن هەولێر هەر هەولێرە بەس لۆ قەرەبووی هەولێر هەر هەولێر نییە خۆیان لە جێلی دەدەن سەرەتا سڵای خۆی گەورە لە تۆش بێ وەڵای ئەو بڕیارانە هیچ باش نێ بەمەوە ئەوە سوکایەتێکی گەورەیە بە خەرچی لەنگەی دەکاتن خەرچی هەولێر دەکاتن چکێ شار سیاتێتێکی گەلێک زۆر دەکاتن ناوێنی شارەکان ئێستا ئەو لەنگەیە و بازار لەنگەیە لە دهۆک باە بە جوانتری شێوە ئاوادان دەکردینەوە قەرەبووشی دەکردینەوە وە چکێ لە هەولێرە هیچ مالۆ ناکەن لە کاتی دەنگدانی ژۆچی دێنە هەولێر دەرێن هەولێر هەر هەولێرە بەس لۆ قەرەبووی هەولێر هەر هەولێر نییە خۆیان لە جێلی دەدەن 2010 دوکانم سوتا هیچیان لۆ نەکردین وعدیاندا گوتیان لۆ ئاوادان دەکاندینەوە بۆ قەرەبوو دەکەینەوە هیچی نەکرد ئەوە 2010 لیسانس سوتاوە ئەو جارە بە چتەکی میهماتی کردیان بینە سێ ڕسمی پێش دوکانی سوتانێ پاش سوتانێ حەقدی دوکانێ بینە هەموو بە تەرتیبان لێیان وەگرتین بە گەرم و گوڕێکی زۆر لێ هاتینە پێش گوتیان قەرەبووتان دەکەینەوە ئێستا کەس هاتووە بڕیارێکی دەرکردیە کرێی سارەکی لە سەعات دوکانی خۆش بووە کرێی سارێک چییە هەر بەس دوکاندار ئاوادانی کاتەوە کە نۆژنی کاتەوە 30 وەرەقەی پێویستە ساعب مرگ 700,000 دەکات سارێ لۆ من 6 ماجی خۆش بە زبر خۆشاگە لۆ ساعب دوکانی لۆ کرێتی 6 ماگە دەکات 6,000 بە قست ماگانە ماجی 6,000 ئەو هەر سوکاتێکی زۆر گەورەی پێماکەرە بڕیارەکەیان دەرنەکرد بە باشتر بووە باشە بۆچیم فەرق و جیاوازیە کرێ لە بینی دهۆک و هەولێرەوەی کە خۆتان باسی دەکەن بۆچی بۆ منە قەرەبوویەوە کرێتەوە بەڵامەوە بەو شێوەیە قەرەبووە کرێتەوە وەڵی برێم لۆرچەوە دە بڕۆ لە خۆ لەوان بپرسە نازانم ئەمە هاو زمانی وان نینە ئەمە کورد نینە ئەوە فەرق و جدایانە دەکەن ئەوە لە ئیوی دۆچێ فەوری ئەگە برێ پارەمانێ درۆی دەکەنەوەوانە پاران هەیە ئەوە فەوری نییە پاران ئەوە کلیریان تەوزیعکە کردو هەموو خۆ پێمان ناخۆش نییە قەرەبوویانیان کردەوە دەستیان خۆشی بەس با ئیمەژەها قەرەبوو بکەنەوە ئەمە چما کەمترێ لەوان چکە هاو زمانیوان نینە وە چیوان قسەی ناکەین باشە و قەرەبووی بڕۆ بڕیاری لەسەر درراوە لێ خۆشبوونی ڕسومات و ئەم بابەتانە باریشانتان سوگ ناکاتەوەی کە بڕیارەکە دەرکراوە هەر هیچ نییە هەر هیچ نییە حەدەری نەکرد بە باشتر بە 6,000 چییە 6,000 لۆ کرێتی لۆ سەعامبرکی 700,000 دەرم بە 30 وەرەقەی بەز ئاوادان نابتەوە بە 30 وەرەقەی نۆژن نابتەوە هەر هیچ نییە ئەوە هەر سوکایەتکردنە بە خەرچی دەکات